سڵاوی خۆی گەورەتان لێبێ لە ئەڵلقەیەکی نوێدا لە زنجیرە باسی ڕۆژوو تەندروستیدا هاتمەوە خزمەتتان بۆ باسکردنی تەوەرێکی گرنگی تر کە پەیوەندی بە گورچیلەکان و بە ڕۆژووبوونەوە هەیە. بەڕێزان هەندێک بابەتمان هەیە و هەندێک نەخۆشیمان هەیە لە کۆئەندامی گورچیلە و میزەڕۆدا کە جێگەی ئەوەیە کە باسییان بکەین بۆ هاوڵاتیان ئایا ئەم هاوڵاتیانە ئەتوانن بە ڕۆژوو بن یا ناتوانن بە ڕۆژوو بن. بە شێوەیەکی گشتی دوو جۆر گروپی نەخۆشمان هەیە کە کێشەی گورچیلەیان هەیە و پرسیاری زۆرمان لێ دەکەن سەبارەت بەوەی کە ئایا ئەتوانن بە ڕۆژوو بن یان نا لە مانگی ڕەمەزاندا. ئەوانیش یەکێک لەو گروپانە ئەو کەسانن کە تەنهایە گورچیلەیان هەیە. ئێمە ئەو کەسانەی کە تەنهایە گورچیلەیان هەیە پۆلێنیان دەکەین بۆ دوو بەش. بەشی یەکەمیان ئەو نەخۆشانن کە هەر لە زگماکی و لە دایکبوونیانەوە لە دایک بوون بە تەنهایە گورچیلەوە و زۆربەی زۆری ئەم کەسانە گورچیلەیەکی گەورە و ساغ و بێکێشەیان هەیە و نەخۆشی تریان لەگەڵان نیە. ئەم کەسانە ئەتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک و بە پێی ڕێنماییەکان بە ڕۆژوو بن و ڕۆژوەکە هیچ کاریگەریەکی نەرێنی نابێت لەسەر تەندروستی گورچیلەکانیان. بەڵام گروپی دووەممان هەیە ئەو کەسانن کە یەک گورچیلەیان هەیە بەڵام گورچیلەیەک لە گورچیلەکانیان بە نەشتەرگەری دەرهێنراوە ئەویش بە هەر هۆکارێک بێت لەوانە سستبوونی گورچیلە بەهۆی بەردەوە یان هەبوونی گرێی شێرپەنجەی لەسەر ئەو گورچیلەیە یا ئەوەتە ئەو کەسە بەهۆی هەوکردنەوە گورچیلەکەی لە کار کەوتووە و دەرهێنراوە یا ئەوەتە گورچیلەکەی بەخشیوە بە یەکێکە گورچیلەی پێویست بووە. ئەم گروپیان کە لە تەمەنی گەورەیە یەکێ لە گورچیلەکانی لەدەست داوە پێویستە لەژێر ڕێنمایی و چاودێری پزیشکی پسپۆڕە ڕێنمایی وەرگێت ئایا ئەتوانێت بە ڕۆژوو بێت یان نا. لەبەر ئەوەی هەندێک لەم نەخۆشانە بەهۆی ئەوەی کە نەخۆشیێک لە جەستەیانە هەبووە و کاری کردووەتە سەرێکە لە گورچیلەکانیان و گورچیلەیەکیانی سست کردووە ئەگەری هەیە ئەم نەخۆشیە دووبارە بێتەوە لە گورچیلەکەی تردا و زیانی پێ بگەێنێت. لەبەر ئەوە ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بێت و پشکنینی بۆ بکرێت. هەندێک لەم نەخۆشانش هەندێک لەم بەڕێزانش ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام هەندێکیان بەپێی ئەو حاڵەتەی کە هەیەە لەوانەیە پزیشک ڕێنماییان بکات بەوەی کە پێیان بڵێت ناتوانن بە ڕۆژوو بن. گروپێکی تر لە نەخۆشمان هەیە ئەوانیش ئەو کەسانن کە بەردی گورچیلەیان هەیە. ئایا ئەو کەسانێک کە بەردی گورچیلەیان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن یان ناتوانن. ئێمە ئەم نەخۆشانش پۆلێنەکەین بۆ چەند بەشێک. بەشێک نەخۆشمان هەیەکەوە بە شێوەیەکی درێژخایەن لە ژیانیانە بەردی ورد و بچووکیان هەبووە کە ئەم بەردانە کێشەیەکی زۆر گەوری بۆ دروست نەکردوون و نیشانەی ئازار و ناڕەحەتی زۆری بۆ دروست نەکردوون و جاربەجار خۆیان بەرد فڕێ ئەدەن. ئەمان ئەتوانن لەژێر ڕێنمایی و چاودێری پزیشکی پسپۆڕە بە ڕۆژوو بن و بەو ڕێنماییانەی کە لە ئەڵلقەی یەکەمە باسمان کرد ئیشاءڵڵا هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێت. گروپی دووەم لەو نەخۆشانەی کە کێشەی بەردی گورچیلەیان هەیە ئەو نەخۆشانن کە بەردەکانیان گەورەیە و کێشەی گەورەی بۆ دروست کردوون لە گورچیلەکانیانە نیشانەیان هەیە ئازاریان هەیە ناو بەناو بەردەکانیاندا ئەبەزێت ئێتە بۆری حالبەوە. هەندێک لە کێشەی هەوکردنی گورچیلەی بۆ دروست کردوون میزیان هەندێک جار ئەبێت بە خوێن لەرزوتیان توش ئەبێت و هەروەها چەند کاریگەریەکی تری کردوتە سەر ئیشی گورچیلەکانیان. ئەم گروپە نەخۆشە ئەبێ پزیشکی پسپۆڕ بیان بینێت و هەندێک جار بەهۆی ئەوەی کە بەردی زۆر لە گورچیلەکانیانایە و ئەگەر مانگی ڕەمەزان کە ئەکەوێتە مانگە گەرمەکانەوە و نزیکەی 14 بۆ 15 کاتژمێر ئەو کەسە بە ڕۆژوو ئەبێت ئەتوانین لەژێر چاودێری پزیشکە و پزیشکە پسپۆڕەکەی خۆی پێی بڵێت کەەوە تۆ ناتوانانی بە ڕۆژوو بیت. بەم شێوە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیەی زنجیرە بابەتی ڕۆژوو تەندروستی بە هیوای لەش ساقی بۆ هەمووتان خواتان لەگەڵ.